خۆشەویستان و ئازیزان لە تەندروستی خۆشەویستە لە باسی خەوا دێینەوە خزمەتتان جارێکی تر بزانین ئەبێ خەوەکانمان چۆن بێ و ئەو هەڵە تێگەیشتانەی کە لە کاتی خەوا ڕوو ئەدا چۆن ڕاست دەکرێتەوە و چۆن خەو لە جاتیەوەی کە بێ بەمایی ئیسراحەت و ئارامی دڵ و دەروون ئەبێ بەمایی ژەنگ و ژار و ناڕەحەتی و ئەیاتە مێشک و جەستە چۆن بتوانین ئەمە ڕاستکەینەوە. دیارە یەکێ لە شتەکان کە کاتی خۆی لەناو عەرەبا باو بووە ئەوە بووە کە شەونوستون چراو ئاگریان هێشتوێتەوە و ڕووناکییان پێ فراهم هێناوە و دواتریش حەشەرات و نەخۆشیەکانیان پێ دوورخستوێتەوە و جۆرێ لە خۆگەرمکردنەوەش لە کاتی زستانە هێشتویانەتەوە. بزانین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەم عادەتە و لەم خۆڕازی بووە یاخود هەڵە تێگەیشتنێک هەبووە کە مەفروض بووە لەو کاتەیە چارەسەری ئەم نەخۆشیە بکرێ بۆ ئەوەی کە تەسەڕوف نەکا بۆ ئومەتەکەی. خۆشەویستان و ئازیزانم شتێکی خۆشتان پێ بڵێم لەناو مێشکی ئینسانە چاوی سێم هەیە شتێکی پێوتێ پینیال گلاند پێوتێ غودەی سنەوبەری. ئەم غودەی سنەوبەریە لە پشتی جۆکانایە 180 میلیگرامە. سبحان الله چەند بچووکە. ئەم غودەی سنەوبەریە ئیشی چییە؟ کە تیشک ئەچێتە ناو چاوەوە ئینسان لە کاتی ڕۆژە خۆر ئەبینێ یاخود ڕووناکی ئەبینێ یاخود تەنهانەت سەیری شاشە و سەیری مۆبایلەکە یاخود گڵۆپە ئیا لە چاوی ئەچێ بۆ مێشک ئەچێ بۆ هایپۆتەلەمەس. لە هایپۆتەلەمەسە کۆمەڵە دەمار پێی ئەڵێن دنیا ڕووناکە دنیا ڕۆژە. ئەمیش ئیعارەزێکە نێرێ بۆ غودەی سەنەوبەری پێی ئەڵێ کاتی خەو نییە کاتی چالاکیە کاتی ئەکتیڤیتیە. بۆیە هیچ شتێک دەرنەکە کە پێوتێ میلاتۆنین. میلاتۆنین هۆرمۆنێکە کۆنتڕۆڵی خەوی ئینسانەکە. هەر کاتێ میلاتۆنین دەرچوو لە کاتێکا شەو تاریکە بێ بە شەرتە ئینسان لە تاریکیە بێ و چاوی نوقا بێ میلاتۆنین بۆ خۆیەکەوێتە گەڕ ئەڵێ بنوو ئەڵێ ئیسراحەتکە. بۆیە ئەم غودەیە پێوتێ چاوی سێم لە ئینسانە واتە ئەبینێ سەیری دەوروبەری خۆیە کات اینجا ئەو قەرارەیە تۆکەی ئەنویت. ئەوەی کە تووشی هەڵەمانەکە لێرانەیە ئەم میلاتۆنینە تێکەچێ بەچی؟ بە ڕووناکی شەو بە گڵۆپ بە سەیری کۆمپیوتەر بە سەیری مۆبایل بە لایتی سیارە بە هەر شتێک شەوەکەت لێ بگۆڕێ بە ڕۆژ هەموو ژیانە لێ تێکەیە هەموو تەنزیم و سیستمی ژیانت تێکەچێ. تۆ ئێستاکەنە کاتی شەوە و مەفروزە بخەوی سێرکادیان کلۆک واتە سەعاتی بایۆلۆجی لە ناو مێشکە پێتەڵێ کاتی خەوت هاتووە. سەیری دەوروبەرەکەی هەمووی ڕووناکە ئەڵێ نانا خۆشتا ڕۆژە ئەتەوێ ئیسراحەت کەیت ناتوانی. بۆ چونکە ئەم ڕووناکیانە نایاڵن ئەم ضەوئانە نایاڵن. ئەمە یەکێکە لە نەخۆشیەکانی سەردەم یەکێکە لە مشکلەکان کە بەڕاستی ناتوانانی خۆمانی لە قوتارکەین و بەرەو کوێش بڕۆین. ئەمە بۆ خۆی خۆشەویستەکانم بەداخەوە ئەڵێن ئەم نیعمەتە ماشەڵڵا ئەم کارەبایە بەم شەوە دنیای ڕووناکردوێتەوە هەموو دنیا چراخانە و سەرجادەکانی شەبینی هەمووی لایتی تایە. بەداخەوە ئەکرێ بۆ سەر تەندروستیمان زۆر خراپ بێ بەقەدەر ئەوەی کە ژەنگ و ژاری کارگەکان و سیارەکان زەرەری هەبێ لەسەرمان هەتاوەکو ئەو حەددا. بەڵێ چۆن بتوانین ئەمە چارەسەرکەین؟ بەوەی کە بتوانین ڕووناکی شەو کەم بکەینەوە. ڕووناکیێکی خافت بێدەنگ کپ هەر کاتێ ویستمان بنوین ڕووناکیەکان بێدەنگکەین. وڵا ئەم گڵۆپەم داناوە ئەمە گڵۆپی شەوە یاخود بە گڵۆپەکانی تر ئیشکات و ڕووناکیەکە بێتە ژوورەوە یاخود بۆ ئەم مۆمە لە ماڵەوە هەبێ یاخود بە تەلەڤیزۆنەکە ئیشکە بۆی کە ئاگامان لە بەردەمی خۆمان بێ و چاومان لە بەرپی خۆمان بێ. غەڵەتە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئین هذه النار انما هي عدو لكم. ئەم ئاگرە دوژمنی ئێوەیە چونکە شەیطانی لێ دروست بووە. فإذا نمتم فاطفئوها عنكم. ئەگەر نووستن بیکوژێنەوە. یاخود فەرمێ لا تتركوا النار في بيوتكم حين تنامون. ئاگر نەهێڵنەوە خەڵوز نەهێڵنەوە دووکەڵ نەهێننەوە لە کاتێکا زۆپاتان بێڵنەوە و ئەڵێن تا بەیانی با ئیشکا. هەڵەیە بۆ چەندمان بینیوە بە دووەم ئۆکسیدی کاربۆن چەندمان بینیوە بە یەکەم ئۆکسیدی کاربۆن
چەند خەڵکمان بینیوە کە زۆپاکی ئیش پێ کردو بە یەکەم ئۆکسیدی کاربۆن شۆخنکاوە، چەند ئایلە ئاگری تێبەر بوو و کڵ و کۆی دامردوێتەوە. چەند جار لەم مۆزوعانەیە دەستمان چزاوە بە ئاگرەکەیەوە، بەڵام هێشتا و هێشتەشی لەگەڵا بێ ئاگرەکانمان هەرەمێننەوە، ڕووناکیەکانمان هەڵەمێننەوە. مامۆستا باسی ئاگرە نا خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا سەڵەم باسی مەسابیحەکە کە ئەفەرمێ والبیوت یومئذ لەیس فیها مەسابیح. دایکە عایشەمان ئەفەرمێ ماڵەکانی ئەو کاتە گڵۆپی تیانە بوو، واتە مەزدەر و سەرچاوی ڕووناکردنەوەی تیانە بوو. بۆیە وەکو خۆی وەریگرن ئەم قسەیە خۆشەویستەکەم، تەنها ئاگر نییە، هەر شتێک ڕووناکی بەخشێ لەشەوە بە ئاگریشەوە ئینسان جایز نییە بەکاری بێنێ، چونکە لە حەدیسەکەیە بە مەسابیح هاتووە یاخود بە سیراج هاتووە کە ئەکرێ لە ئاگر بکەوێتەوە و ئەکرێ لە گڵۆپ و ڕووناکیەکانی ئەمڕۆ بکەوێتەوە، کەواتە هەموو سەرچاوەیەکی ڕووناکی هێشتنەوەی لەشەوە هەڵەیەکی گەورەیە. بۆیە مستەلەحێکی تازەتان پێڵێم کە ئەمڕۆ تازە هاتوۆتە ئاراوە و بۆ بە جۆرێک لە نەخۆشی پێوترێ لايت پۆلیوشن، التلوث الضوئي، پیسبوونی ژینگە بە ڕووناکی. لا إله إلا الله. ئەو ڕووناکیە پاکە، ئەو ڕووناکیە جوانە. بەڵێ خۆشەویستەکانم، ئێمە بەم ڕووناکیەکی سەکەنە لە شەوە دنیا ئەکەین بە ڕووناکی و بە گڵۆب، نەک سەرمان لە خۆمان شێوانوە، سیرمان لە حەشەرات و تەیر و تیور و ئاژەڵەکانی شێوانوە. حەزەکەم بزانن ئەمە هەڵەیەکە مەفروزەکە ئینسان نووست ئیسراف نەکا لە بەکارهێنانی ڕووناکیە، بەڵکو پێش ئەوە ئەبێ ڕووناکیەکانی کوژانی بێتەوە بە مۆبایڵەکەشەوە، بە تەلەڤیزیۆنەکەشەوە، بە کۆمپیوتەرەکەشەوە، هەتاوەکو بتوانێ خەوێکی ئارام بکە، خەوێکی هادی بکە. ئینسان ناتوانێ ئەگەر ڕووناکی هاتە ژوورەوە بۆ ناو ژوورەکەی، بۆ ناو چاوی، ناتوانێ بە هادی بخەوێ. حەزەکەم ئەم قسەیە لە دکتۆرێکی خۆتان وەرگرن و ئاگاتان لێی بێ ئەمانە بەو شێوەیە بەجێ نێڵن. بۆیە ئەمڕۆ مستەلەحێک پێیا بۆ پێوترێ artificial light at night. ئالان artificial light at night، ڕووناکی دەستکرد لە شەوە. ئەمەیە بەڕاستی ئەبێتە سەریەشە. شەو لەبەر ڕووناکی خەوتوی بەحساب مێشکە زۆر ئاسوودەیە، بەڵام نازانی سەریەشەکەی بەیانی تۆکاری ئەمەیە. نازانی سەعاتە بایۆلۆجیەکەی مێشکت تووشی هەڵە بووە، نازانی بەیانی کە تووشی سەرەتان و نەخۆشیەکە بی، نازانی کە نەفسیەتی تێکچووە، نازانی کە خەوت تێکچووە. هۆکارێکی چییە؟ هۆکارێکی ئەوەیە تۆ ڕووناکی لە غەیری کاتی خۆتا بەکارێنی. باوکی من ئەو ڕووناکی ڕەحمەتە، نیعمەتێکە، بەڵام ئەگەر نیزانی بەکاری بێنی ئەبێ بە دوژمن و ئەبێ بە مصیبەت. هەر شتێ لە سنووری خۆی زیادی کرد لە کاتی خۆیان بەکارت نهێنا تووشی هەڵعبی. سیارە نیعمەتە ئەگەر پێی هات و چۆ بکەی، بەڵام ئەگەر لە شەوە بتوێ ئیسراحەتی تیا بکەی، جێی حەوانە و ئیسراحەت نییە. بۆیە هەر شتێک بۆ کاتی خۆی. ئێمە مشکلەمان ئەوەیە وەکو بەشەر، وەکو ئینسان، ئیفرات و تەفریتەکەین لە شتەکانە، زۆر ڕۆ ئەچین. ئەم ڕووناکی کە بۆ خزمەتی ئێمە بەکار هاتووە زۆر جار ئەیکەین بە دێوەزمەیە بەسەر خۆمانەوە ژیان و ئیسراحەتی شەو ڕۆژمانی پێتێکەین. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیذا ئاوە إلى فراشیه نام على شقه الأیمن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر کاتێ ویستی بێتی بنوێ گڵۆپ و ڕووناکی نهێشتووە لە ماڵەکەیە، دواتر لەسەر لای ڕاست خەوتووە. بۆ لای ڕاست؟ چونکە ئێمە چوار حاڵەتمان هەیە کە ئینسان تیا خەوێت: لای چەپ، سەرپشت، سەردەم. کام لە چوارە هەڵبژێری؟ ئەگەر هەڵبژاردن بێ و وعد بێ یەکێکیان هەڵبژێری، ئەبێ لای ڕاست هەڵبژێرین بۆ خەو. بۆ چونکە ئینسان کە لە لای ڕاستە ئەخەوێ خۆشەویستەکانم، ئاسانترین شتی ئەوەیە کە مەعیدەی دیقەت بن، دەرچەی مەعیدەی ئاوا کەوتووە کە لەسەر لای ڕاست ئاوا ئەخەوێ، مەعیدەی لە ماوەی 2 سەعات و نیو بۆ 4 سەعات و نیوە هەرچیەکی تیابێ بە گۆشت و چەوری شەو بەتاڵێکە. بۆ چونکە مەعیدە مسەیترە بەسەر 12 گرەیە و خواردنەکە تێپەڕێت و ئەڕوا. بەس ئەگە بەلای چەپا خەوتی چی ڕوەدا؟ خەتەرترین شدەوەیە ئەم خواردنە ئەترشێ و ئەمێنێتەوە. بەیانی هەڵەسی ئەڵی گەدەم تێک چووە، خواردنەکە ئەڵی کۆن بۆ لە خەڵقێنەی تۆ بۆنی ناخۆشە، خواردنی بەیانی لە کیسە چێ.
بۆ چکە ئەم خواردنە 5 دانە سەعات هەتاوەکو 8 دانە سەعات لە مەعیدەیە ماوەتەوە چکە بۆ مەعیدە مسەیتر نەبوو بەتاڵی کاتەوە هەر یوسێتی بەتاڵی کاتەوە بە هەورازێکا سەری کات و بیباتە دەمی مەعیدە و بەتاڵی کاتەوە بە دوانزەگرێ نەیتوانیوە بۆ چکە تۆ بە عەکسەوە خەوتووی تۆ بە هەڵە خەوتویت بۆیە ئەمە تاقیکردنەوە و بەحسێ لەسەر 600 دانە نەخۆش تاقی کراوەتەوە بۆیان دەرکەوتەوە ئەوانەی کە ترشەڵۆکی مەعیدەیان هەیە ئەوانەی کە خواردن ئەگەڕێتەوە بۆ سوورێنچکەیان و ئەو دەمیلەی سوورێنچک و مەعیدەیان تێکەچێ بە بۆنی ئەوەیە بۆیە ئێمەش کە نەخۆش چارەسەر دەکەین و عەمەلیاتێکین لەسەر پشت نایخەین کە هۆشیەتەوە لەسەر دەمیش نایخەین ئەڵین لەسەر تەنیشتی بخەوە بۆی کە ئەگەر ڕشاشەوە خواردنەکە بێتە دەرەوە و نەپەڕێتە قورتی ئەمە یەکێک لە احتیاطەکانە کە دکتۆرەکانی بنج بەڕێزەوە ئەیکەن بۆ نەخۆشەکانیان بۆ ئەوەی کە نەخۆشەکە لاشەی پارێزراوە بێ حتا لە کاتی بنج و بێهۆشیە خەویش جۆرێکە لە بێهۆشی مەفروضە ئینسان بتوانێت و بزانێت چۆنە خەوێ کە خەوتی بەم لایە خۆشەویستەکەم جگەرەکەوێت ئەم لایەوە قورسە قورسترین ئەندامە دوای پێست بە ئیسراحەت پاڵەکەوێت و ئەخەوێ دڵ ئەکەوێتە بەشی سەرەوە دڵ بە ئیسراحەت خوێنی هەموو لاشەی بۆیەتەوە ئێستا کاتی ئەوە هاتووە دەم یەک لە سەرسی خەوەیە ئیسراحەت بە دڵەبەی دڵ بە ئیسراحەت خوێن سەحب کاتەوە و بە ئیسراحەت پاڵی پێوەنیە بگاتە هەموو شوێنەکانی تر بەڵام کە لەسەر لای چەپ خەوتی مصیبەت ڕووەدا کە لەسەر دەم خەوتی مصیبەتە ڕووەدا بۆ یەگە بتوێ خەوێکی هادێکەی ئەبێت تەنها و تەنها لەسەر لا ڕاست خەوی بەحسێک کراوە بۆیان دەرکەوتووە ئەو مناڵانەی کە ئەمرن لە کاتی خەوە لە ساسیان تا لە سا 50 پێوتێ obstructive sleep apnea ئەوانن کە لەسەر دەمە خەون و لە کاتی خەوە هەناسەیان ئەگیرێت و هەناسەیان نامێنێ ئەلێ وەڵام مناڵەکە بەیانی شەوخۆ عەیبی نەبوو بەیانی هەستاین مردەبوو ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون چەند قورسە بەس بۆ چکە منداڵەکەت تەپاوتلێکی کردو کۆتۆتە سەردەم خنکاوە شەو نەک بۆ منداڵەکە خراپە زۆر جار نەخۆشیە بەلای ئەمەڵە کاکتۆر مەمکە مێشێ ئەڵین دادە لەسەر دەمە خەوی بڵێ دیڵین ئەمە ئیسفنج و پشتی نییە تۆ لەسەری پاڵکەویت نابێت لەسەر دەم خەوی چکە هەناسەت ناتاوە دڵت ناتاوە مەعیدە و ڕێخۆڵت ناتاوە بێ لەبەرەوە باشترین کات باشترین شت بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت لاشی بە تەندروست بمێنێتەوە خەوی خۆش بێ خواردنەکە بە ئیسراحەت گوزەر کات و هات و چۆ بکە سەر و مێشک و شانی کە هەستا نەیەشێ ئەوەیە کە لەسەر لای ڕاست بخەوێ و دەستی بخاتە ژێر ڕوومەتێەوە بۆ ئەوەی کە هەرچی شەحنی کارەباییە تیا بەتاڵ بێتەوە خۆشویستەکانم بیرتان نەچێ ئەم جۆرە تەندروستیە کاتی ئیسراحەت و کاتی ئارامیە لە ناو لاشەیە ئەگەر بە هەڵە بەکارمان هێنا ئەگەر نەمانتوانی ئیستیفادە لە خەوەکەمان کەین ڕۆژ چەند بار و قورسی و ماندوو بوونە بۆ لاشە خەویش ئەبێ بە بارێکی تر بەسەر لاشەوە و هەرگیز تەندروستیمان وەکو تەندروستی خۆشەویست نابێت. سەلام عەلەیکوم.